چەند سەرنجێک لەسەر دیداری مەزلوم کۆبانێ وەزیری دەرەوەی فەڕەنسا نووسینی دکتۆر ئارام ڕەفعات. دیداری کۆبانێ و ژان نوێل بارۆ لە 23 ئەم مانگەدا لە هەولێر چەندین پێام و ئاماژەی گرنگ هەڵدەگرێت. لێرەدا ئاماژە بە هەندێکیان دەدەم. یەکەم، فەڕەنسا لایەنێکی کاریگەر و سەرەکیە لە هاوکێشەکانی پەیوەست بە سووریا بۆ تێگەیشتن لە هەر جوڵەیەکی فەڕەنسا لە ڕۆژ ئاوا و سووریا. لە ناونیشاندا ئەم دیدارەی کۆبانێ بارۆ دەبێ ئەم چەند خاڵە ڕەچاو بگیرێت. فەڕەنسا ئەندامێکی سەرەکی هاوپەیمانی نێودەوڵەتیە دژی داعش. دوای ئەمریکا فەڕەنسا زۆرترین سەربازی لە ڕۆژ ئاوا هەیە. کاریگەری و میراتە مێژوویەکانی فەڕەنسا وەک ئیستیمار لە سووریا لێکەوتە و میراتە کەلتوری و سیاسی و دیبلۆماسیەکان. ململانەکانی فەڕەنسا و تورکەکان لەسەر داڕشنەوەی سنووری ئاوی نێوان سووریا و قوبڕس و تورکیا. فەڕەنسا بەها و مۆڕاڵە سیاسی و دیبلۆماسیەکانی هێشتا کەم تا زۆر لەژێر کاریگەری بەها و مۆڕاڵەکانی شۆڕشی فەڕەنسیدایە و لە ناویشیاندا ڕادیکاڵ لە بڕیار و پرەنسیب لە سیاسەتدا. ئەمانە بەڕوونی لە ڕاپەڕین و کۆڕەوە لە سیاسەتی فەڕەنسا دەرحەق بە کووربەدی دەکرێت. بە دیوی نەرێنیدا فەڕەنسا کارکتەرە و زلهێزێکی سەرەکی نییە. لانی کەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئیمکانات و تواناکانی تا ڕادەیەک سنووردارە. لەبەر ئەم هۆیە ناکرێت لە دەرەوەی هاوپەیمانی نێودەوڵەتیدا زۆر حیساب لەسەر فەڕەنسا بکرێت. دووەم، فەڕەنسا دیمەشق بایپاس دەکات. دیدارەکە لە هەولێر بوو نەک دیمەشق. پەیامەکە ئەوەیە کە فەڕەنسا و هاوپەیمانان بەردەوام دەبن لە مامەڵەکردن لەگەڵ ڕۆژ ئاوا وەک یەکەیەکی ئیداری دیفاکتۆ بێگەڕانەوە بۆ دیمەشق و حکوومەتەکەی جۆڵانی. سێم، تەوەرەکانی گفتوگۆ جێی سەرنجن. سەقامگیری ڕۆژ ئاوا، ڕێککەوتن لەگەڵ جۆڵانی و بەردەوامی هاوپەیمانی دژی داعش تەوەرەکانی ئەم دیدارە بوون. ئەمەش ئاماژەیە بۆ ئەوەی فەڕەنسا و هاوپەیمانی نێودەوڵەتی بەردەوام دەبن لە دەستبارگرتن لەگەڵ ڕۆژ ئاوادا لە هەموو پرسە چارەنووسسازەکان. چوارەم، تەوقیتی دیدارەکە گرنگ بوو. دیدارەکە هاوکاتە لەگەڵ سێ ئاڵوگۆڕی گرنگ کە ئەمانن: بەردەوامی لە ئاگربەستی تورکەکان و چەتەکانی لە بەنداوی تشرین و قەرەقۆزاق دوای سەردانەکەی هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکەکان بۆ ئەمریکا. ئەم ئاگربەستە دەستی پێکردووە. لەم تەوقیتەدا کە فشار و مەترسی هێرشی سەربازی تورکەکان کاڵ بۆتەوە، ڕۆژ ئاوا لە پێگەیەکی بەهێزترەوە خۆی بۆ هەموو ئاڵوگۆڕ و دانوستانێک لەگەڵ جۆڵانی و حکوومەتەکەی ئامادە دەکات. ئەم دیدارە دڵنیایی گوڕ و تەوژمێکی زیاتر بە ڕۆژ ئاوا دەدات و پێگەکەی بەهێزتر دەکات. دیدارەکە هاوکات بوو لەگەڵ هەواڵی ناردنی 100 سەربازی فەڕەنسی بۆ ڕۆژ ئاوا و لە چوارچێوەی هاوپەیمانی نێودەوڵەتیدا. ئاماژەکان بەو ئاراستەیەن کە فەڕەنسا هێزی زیاتریش دەنێرێت و کاراسانی دەکات بۆ ئەمریکا تا هەنێک لە هێزەکانی بکشێنێتەوە. ئەم دیدارە و ئەم هەواڵە پەیامێکە بۆ ئەوانەی حیساباتەکانیان لەسەر بنەمای دەستبەرداربوونی هاوپەیمانان لە شەڕڤان و کشانەوەی هێزەکانیان لە ڕۆژ ئاوا دەبێت مایە پوچانە بەو حیساباتانەدا بچنەوە. دیدارەکە هاوکات بوو لەگەڵ ڕاگەیاندنی ڕۆژی کۆنگرەی ئاشتی کوردی ڕۆژ ئاوا تەفگەر و ئەنەکەسە. بەستنی کۆنگرەی ئاشتەوایی دەمێکە دەستا و دەستی پێدەکرێت و گومانی فشار و ڕێگری تورکەکان لە بەستنی ئەم کۆنگرەیە بەهێزە. یەکریزی و یەکدەنگی کوردانی ڕۆژاوا خواستێکی لە مێژینەی فەڕەنسا و هاوپەیمانی نێودەوڵەتیە. پێدەچێت فەڕەنسا ڕۆڵێکی هەبێت لەم وەرچەرخانەدا یان لایەنی کەم موبارەکەی فەڕەنسای لەسەر بێت. ئەمەش گوڕ و تەوژمی زیاتر بە پرۆسەی ئاشتەوایی دەبەخشێت. دیدارەکە لە کاتێکدایە کە لەلایەکەوە کاڵبوونەوەیەک لە سێبەری تورکەکان بەسەر سووریادا هەست پێ دەکرێت و لەلایەکی تریشەوە جۆڵانی و حکوومەتەکەی مانگی هەنگوینیان تێپەڕاند و ئێستا لە دۆخێکی نیمچە ئینعیزالیدان.